دەستوری برنۆلی باشە؟ نمونەی سێدالمانەیە، نمونەی سێدال ئەڵێ چی باوکی من؟ ئەڵێ تەنکێکی سەربەتاڵمانەیە لە یەکێک لە تەنیشتەکانیا کونێکی بچووکی تایە. لە یەکێک لە تەنیشتەکانیا کونێکی بچووک هەیە. سەری تەنکێکە کراوەیە، یعنی لەسەرەوەی چیمانەیە؟ هە لێرە هەوامان هەیە. هەوا. باش. داوای چیەکە؟ ئەڵێ خێرایی فیشقەکردنی ئاو لە کونە بچووکەکەوە بدۆزەرەوە ئەگەر بزانی بەرزی ئاوەکە لە سەر و کونەکەەوە ئەکاتە چەند؟ ئەکاتە 0.5 مەتر. 0.5 مەتر. باشە. مادام ئەمە ئەڵێ کونێکی بچووک، یعنی کونێک بەقەدەر نوکە دەرزیەک ئەوەنە بچووک بێ، ئەوەنە بچووک بێ وەکو ئەوەی کە بەهۆی ژەنگەوە کونە دروست بوو بێت. تەوان بەقەدەر تاڵە دەزوویەک ئاوی پیاڕوە. ئەو ئاوەی کە لەوێتە دەرەوە ئەوەنە کەمە، بە چاو هەست بە ڕووی ئاوەکە ناکەی کە داوەزیە، یعنی لەسەرەوە خێرایی جوڵەی ئاوەکەمان چەنە؟ خێرایی جوڵەی ئاوەکەمان سفرە. بەس ئەو خێرایی ئەوێ لەکوێ؟ خێرایی ئەوێ لە کونە بچووکەکەەوە ئاو بە چ خێراییەک گێتە دەرەوە. زۆر چاکە. ئەو بەرزی کە ئێمە هەمانە یەکەم جار لە ڕووی ئاوەکە بۆ بنکە ناوێنەی نێجیەک، چونکە پیەکەم پەستانەکەیمان ناوناوە پیەک و خێراییەکەشیمان ناوناوە V1. ئێ بەرزی کونەکەش لە بنکەکەەوە ناوەنێم چی؟ ناوێنێم H2. باش. کەواتە ئێجیەک H2 لێ دەرکەمە، هەر هەمووی ئێجیەکە ئەوەنەی لێ بڕوە ئەکاتە چەند؟ ئەکاتە 0.5. ئەمە ئەکاتە H2 کەمی ئێجیەک. H2 کەمی ئێجێک ئەمە ئەکاتە 0.5 مەتر. باش. چۆن بێم خێرایی لێرە بدۆزمەوە؟ من چیم هەیە؟ دەستوری برنۆلیم هەیە. دەستورەکەم ئەڵێ چی؟ ئەڵێ P1 زایدێک لەسەر 2 ڕۆ V1 توان 2 زایدەن ڕۆجی ئێجیەک ئەکاتە P2 زایدەن 1 لەسەر 2 ڕۆ V2 توان 2 زایدەن ڕۆجی H2. وتم هەردوو لە P1 لەسەر 2 ڕۆ V توان 2 ڕۆجی Hمان هەیە. لێرە هەمووی ناوەنێم 1، لەولا هەموویم ناوناوە 2. باشە؟ باش. ئەنجایم سەیری ئێراکەم. وتومە V1 بە چاو هەست بە جوڵەی ئاوەکە ناکەم، کەواتە ئەمە سفرە. مادام V1 سفر بێ ئەم بەشەی تیا نامێنێ، کەواتە ئەڵێم P1 زایدەن ڕۆجی ئێجیەک ئەکاتە لەم لا چیم هەیە؟ P2 هەیە زایدەن 1 لەسەر 2 ڕۆ V2 توان 2. داوایم خێرایی کردووە ئەمە سفر نییە، زایدەن ڕۆ GH2. باش. باوکی من ئەم پەستانە لێرە پەستانی هەوایە، پەستاژ لە کونە بچووکەکە هەر پەستانی هەوایە، لە هەردوو لا یەکسانن، کەواتە گەر من بێم کەمی P کەمی ئەمە ئەم دوو پەستانە لە ناو یاساکەیە نامێنێ. لێرە کێمایەوە؟ ڕۆجی ئێجیەک. ئەی لەوێ کێمایەوە 1 لەسەر 2 ڕۆ V2 توان 2 زایدەن ڕۆجی H2. ئێستا ئەگەر هەموو هاوکێشەکە دابەشی ڕۆی بکەم، لێرە نەما، لێرە نەما، لێرەش نەما. باشە؟ کەواتە لێرە GH1مەیە ئەکاتە چی؟ ئەکاتە 1 لەسەر 2 V2 توان 2 زایدی کێ؟ زایدی GH2. ئەها لێرە GH1 لێرەش GH2 ئەیان بم بۆ لای یەکتر، کەواتاڵم GH1 کەمی GH2. ئەمە مێنایە ئەو بەربوو بە چی؟ بوو بە سالب. ئەکاتە چی؟ ئەکاتە 1 لەسەر 2 V2 توان 2. G لێرە چییە؟ G هاوبەشە، کەواتە ئەکاتە ئێجێک کەمی H2. ئەی ئێرە 1 لەسەر 2 V توان 2. باش. هەردوو لا کەڕەتی 2 بکەم، هەردوو لا لێرە 2 نەما، لێرە 2 زیابێ، کەواتە V2 توان 2 ئەکاتە چی؟ ئەکاتە 2 ئێجێک کەمی H2 ئەنجا کەڕەتی کێ؟ کەڕەتی G.
من فيدو تواندوم ناوي بس فيدوم اوي وانيا يعني ياسا كم آواي لاتوا فيدو تواندو أكاتا دو إز يك كمي إز دو جي أم تواندوم ناوي لبرو هردو كي خما جير رقوا أما لجير رقيتا دروا بفيدو أما نايتا دروا بدو جي إز يك كمي إز دو باش اموت من جي كاتا چی؟ اكاتا تاوداني زوي هميشه نرخكي چنا 9.81 كواتالم دو كرتي 9.81 كرتي او يجيك كمي از دوا اكاتا 0.5 كواتالم كرتي 0.5 دونيوي اكاتا يك كرتي 9.81 كاتا كاتا الرقي دو جاي 9.81 الرقي دو جاي 9.81 اكاتا بنزيكي يعني اكاتا سي بنزيكي اكاتا چند اكاتا 3 متر لسر چركا باشترینەکان لە پەیمانگای سلەیمانین بۆیە ئێرە هەڵبژێرە سەرکەوتن وشەیەکە ئێمە مانای پێدەبەخشین